تارکارێزی ڕۆژنامەنووسێکی بەتوانە ڕۆشنبیرێکی گەورە خزمەتی شاری کەرکووکەکە خاوەن کتێبخانەی کارێزە حالێن لە کەرکووک و فترێکش لە هەولێر بووە مساڵانێک کاری ڕۆژنامەنووسیم لەگەری کردووە. والله غريب نيلان بس نهايته تبزينه أو تاريخ كاريزي والله كنال ولا جريدة وشتوا وتار وشتوا أنوسي ولا إشي روزنامة نوسة أو ما مستطار كاريزية خاوني سندين كتابة نوسر روزنامة نوسة تارق صدیق حەمەدەمین مستەفای هورمزیار ناسراو بە مامۆستا تاریخ کارێزی ساڵی 1959 لە گوندی کارێز لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە شاری کووت، ناوەندی و ئامادایی لە شاری کەرکووک، پەیمانگای تەکنیکی کەرخیشی لە بەغدا تەواو کردووە. ماوەی 4 ساڵ لە دەستگای ڕۆشنبیری شەفەق لە شاری کەرکووک کاری کردووە. لە ساڵی 1984ەوە لە بواری ڕۆژنامەوانیدا کار دەکات وەک نووسەر و وەرجێڕ، ڕەخنەگری شێوەکاری، بەرپرسی لاپەڕە، ئەندامی دەستەی نووسەران، بەڕێوەبەری نووسین و سەرنووسەر. سەرۆکی لیژنەی دامەزراندنی لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان بووە. دەستپێشخەر بووە لە بناغەی بەشی ڕاگەیاندنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەندامی یەکێتی نووسەرانی کووردە، ئەندامی کۆنگرەی یەکگرتنی نووسەرانی شار و شاخ بووە. لە ساڵی 2015ەوە کتێبخانەی کارێزی لە شاری کەرکووک کردوتەوە. خاوەن 32 کتێبە. بینەرانی یاز و خۆشەویست ئەم کارتان باش، خۆشحاڵین لە چەند بەرنمەیەکی لاپەڕا لە شارە جوانەکەی کەرکووک بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. ئەو شارێک کە لە سەرەتایی دروستبوون و بنیادنانی نەهامەتی و دەردەسەری و قوربەسەری بووە بۆ نەتەوەی کورد و لە پاڵیدا هەموو ڕنگ و بۆ جیاوازەکان و ئایدیا و حزبەکانیش سوودمەند بوونە لە خاک و ئاڵتونە ڕەشەکەی. بەڵام نووسەران و ڕووناکبیران کۆڵیان نەداوە و هەردەم بە پێی نووسە جوانەکانیان شتی جوان و بەرهەمی جوان و ئەدەبی جوانیان پێشکەش بە شارە جوانەکەی کەرکووک و کوردستانیان کردووە. بۆ ئەمڕۆ پێمان خۆش بوو گفتوگۆ بکەین لەگەڵ زۆر بەڕێز نووسەری بەتوانای شاری کەرکووک و دەتوانین بڵێن کوردستانی مامۆستا تاریخ کارێزی. مامۆستا گیان زۆر سپاس بۆم دەرفەتە کە بێمەت بەخشی و زۆر سپاس کە میوانی بەرنامەی لاپەڕە بووی. لە خزمەتتانم زۆر زۆر بەخێر بێن. قوربانتم. سەرەتا پێمان خۆش بووە بپرسین سەرەتایی دەستپێکی خوێندنت تۆزێ سەرکێشی و دەردەسەری تێدایە، وەکو تازە باسم کرد کە نەتەوەی کورد هەردەم وا بووە. سەرەتایی لە کووتەوە کردووە، ناوەندی و ئامادەیی هاتۆ کەرکووک، دیسان بۆ پەیمانگە چتەوە بەغدا. ئەمە چۆن بوو سەرەتایی دەستپێکی خوێندنت لە ئەکادمی و هەر لە ڕێگەی و پرسیارەوە پێم خۆش بوو ئەوش بپرسم یەکەم کتێبی دەرەچی چی بوو کە مامۆستا تاریخ پێی ئاشنا بوو هاتە ناو دنیای خوێندنەوەی کتێبی دەرەچی؟ قەدەری کورد وایە، یعنی ئێمە وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت، نەتەوەیەکی بێبەش لە سەروەری داگیرکەران چەندی بواریان بێ بەڕاستی بەرشاپمانەدەن، توندن زبر ئەجوڵێنەوە لەگەڵمانە. تەبی سەیرە کوڕێکی کوردستانی چیەکە لە کورد، ینی بۆچی لە کورد خوێندنی دەست پێ کردووە. ئەمە پرسیارێکە. لە 1963 کاتێک کە بەعس یەکەم کودەتا دەکا لە عێراقا، لەشکرێکی دەڕندە دادەمەزرێنێ میلیشایەک بە ناوی حرس قەومی. ئەم میلیشای حرس قەومیە یعنی لە داعش خراپتری بەرامبەر بە کوردستان کردووە. دێهاتی کوردستانی سووتاندووە، مەڕ و ماڵاتی تاڵان کردووە، ئیتر چی خراپە بە کوردی کردووە. لە بەرامبەریشە دەوڵات ئەوەی بۆنی هەستی کوردایەتی لێ هاتووە گرتوویەتی. باوکم قەدەروا بۆ یەکێ بۆ لەو کەسانەی کە گیراوە لە هەڵمەتەکەی حرس قەومی و دەسەڵاتی حیزبی باسە. دوای ڕوخانی بەعس ئازا دەکرێن، بەڵام هەموو ئەو جیراوانەی کە خەڵکی کوردستان بوون و جیراون بۆ شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دوورەخرێنەوە. هەر ئێمە نەبووین لە کورد بووین، دەیان و بگرە سەدان خێزانی کوردی کوردستان ئاوارە بوون و لەوێ دوورخرابوونەوە. بە تەبیعەتی حاڵ ئێمە لەوێ دوورخراوە لە 63 تا 73 10 ساڵ ئێمە لە کورد بووین. ئیتر لە تەمەنی 3-4 ساڵیان من لە کووت چوومە کووت و لەوێ بووین لەگەڵ خێزانەکەمانە. لەوێش دەستم بە خوێندن کرد. دوای ئەوەی کە دەرفەت بوو لە 73 گەڕاینەوە کەرکووک، لە کەرکووک درێژەم بە خوێندندا
ناوەندی و ئامادەیم لە کەرکووک تەواو کرد پێشتریش سەرەتاییم لە کووت تەواو کرد بوو ڕێکەوتی شوا بوو بەڕاستی کە بۆ پێی خوێندنی پەیمانگا من بشمە بەغدا لە هەموو ئەو شتانە بە حەقەت مرۆڤ ئەزمون پەیدا دەکات ژیان وایە ینی هەرچەندی شەرمەسەریشی تێدا بێ مرۆڤ هێزی بەرگری زیادە بێ لە کۆی ئەم ئاڵ و گۆڕە لە بینی عەرەبستان و کوردستانە پرسیار لە ناخا دروستە بێ معلومە داگیرکەرانی کوردستان هەمیشە ناسنامەی خۆیان بەسەر نەتەوە ژێردەستەکانە ئەسەپێنن کورد وەکو نەتەوێکی ژێردەستە و وڵات پارچە پارچەکرا و کللتوری داگیرکەرانی بەسەرا فەرز کراوە ناسنامەی داگیرکەران بەسەر نەتەوەکەمان فەرز کراوە بۆیە من کاتێک چاوم کردەوە بە عەربی دەسم بخوێندن کرد لە قوتابخانەدا هەموو کتێبەکانی پرۆگرام باسی عەربیانە کرد ئێمە عەرب نین یانی ئەمە شتێک چی خوا کردە من وەکو کورد دروست بووم ئەلێرەوە پرسیار لە ناخی هەرزەکارێ دروستە بێ من چیم بە دوای ئەو من چییە من سەیرم کرد مەسەرەن کەسێک نییە من پرسیاری لێکم بۆ ئەوی وەڵامی ئەم پرسیارم داتەوە بۆیە پەنام بردە بەر کتێب خۆشبەختانە باوکیشم هەر کتێب دۆست بوو ئەگەر چی کوڕەجووتیارە بوو ینی تەنانەت خوێندنیشی تەواو نەکرد بوو لەو کاتەی لە بەندیخانەیە بوو لە ناو زیندانە خۆی فێرە خوێندەواری کرد بەڵام حەزێکی زۆری بۆ کتێب هەبوو کۆمەڵی کتێبی جوان لە کتێبخانەکەمانە هەبوو دێتەوە بیرم لە سەرەتای هەفتاکان یەکەم کتێب کە من لاپەڕەکانم هەڵدایەوە شیرین و فەرهاد بوو سیر بوو ئەمیش دوێ خوێنمەوە بەڵام بە تەواوتیش دەرەقەتی نەدەهاتم چونکە ئەوەنە ساڵێک کە ئێمە لە کۆدوین تەنانە زمانی کوردیش دەهات لە بیرم بچێتەوە بەڕاستی لە ژینگێکی عەرەبەواری و زمانی خوێندن و تو زمانی کۆڵان و زمانی دۆستەکانت هەمووی عەرەبی بێ ئەو زمانە ئەهات خۆی بەسەر مافەرسکە بەڵام هەمیشە لە ناخا من هەستم دەکرد کوردن ئەم هەستکردنە بە کووردە و گەڕان بە دوای ساختکردنەوەی ئەو هەستەی کە لە ناخما هەبوو پاڵی پێوە دەنام کە من ڕووبکەمە بە دوای سەرچاوەیە بگەڕێم یەکەم کتێبیش وەکو عەرزم کردن شیرین و فەرهاد بوو کە لە کەرکووک چاپکرا بوو لەلایەن چاپخانەی تەرەقی ئیمام موسا محەممەد ئەمین عەسری لە ساڵی 57 کتێبەکە چاپکرا بوو ئیتر لەوەوە بابەتەکە درێژەی کێشا وەختێک کە هاتینەوە کەرکووک من لە کەرکووک فێرە کوردی بووم بەڕاستی لەگەڵ ڕەچی ئیمام قاسم دانیشتین سەیرم دەکرد شایی ئەکرێ بەلامەوە سیر بوو تەبی لە عەرەبەواری ئەمە کللتوریێکی ترە یا کە نەورۆزە هات ئێمە دەرەچوین ئاگرە کرایەوە خەڵک بۆ سەیران دەرەچوو خۆشی و جۆژ و خۆشێک لە ناو خەڵکەکەیە دروستە بوو لە هەمان کاتە تەلەڤیزۆنی کەرکووکە بوو کە بەشی کوردی هەبوو یەکەم گۆرانی دێتەوە بیرم گۆرانیەکی شەماڵ سایب بوو کلیپێک بوو لە دەریاچەی دووکان ئیتر هەموو ئەو شتانە زیاتر منی هانەدا بە دوای ناسنامەکەما بگەڕێم خۆشبەختانە من لەوە نەگەڕام کە لە کەس بپرسم ویستم من خۆم لە ڕێی خوێندنەوەەوە لە ڕێی سەرچاوی معریفەوە ئەوە ساختکەمەوە کە من چیم مامۆستا چ ئاستێکی تەمەنا بوو کە یەکەم کتێبت نووسی چکە کتێبی کوڕەکە چەڵەکە باسی دەکات و لە شوێنەگەڵی دایک و باوکم سپۆنسەری ئەو چاپکردنی ئەو کتێبم بوون یعنی هەندێک جار شتێکی جوانە بەنسبەت بڵێ خۆ ینی سیر لەوەدایە نەوەی ئێمە زۆر شەرمن بوون بەڕاستی مەسەن نەوەی ئێستا من باسی 50 ساڵ پێش ئێستا دوێ دەکەم 50 ساڵ پێش ئێستا دۆخی کۆمەڵایەتی نەتەوەکەی ئەمە بە جۆرێ بوو پەردێکی شەرمی گەورە لە نێوان دایک و باوک و ڕۆڵەکانە هەبوو ینی هەرگیز تۆ نەتەتوانی تەنانەت پرسیار لە دایک و باوکەی پەردێکی زۆر بەتینی شەرم هەبوو نەوەی ئێمە زۆر شەرمن بوو ینی بە هیچ شێوەیەک تۆ نەتەتوانی گزارش لە ناخت بکەیت بەڵام من نازانم بۆچی من حەزم سەرەتا لە خوێندنەوە کرد لە 1970 کە بنهاتمەوە تەمەنم دەوری 13 ساڵ بوو یەکی ناوەندیم لە کووت تەواو کرد بوو لە دوی ناوەندی درێژم بە خوێندندا لە کەرکووک حەزم بە کتێب بوو بۆ من خۆم نازانم ینی پێم وایە لە نەستەوە شتێک منی جوڵاندۆ بە دوای ناسنامەکەما بگەڕێم حەزم لە کتێب بوو ساڵێکی نەبرد بە شێویی خۆڕسک من دەستم بە نووسین کرد خۆشبەختانە من باپیرم حکایەتخوانێکی زۆر گەورە بوو بەڵام بەداخەوە من فریان نەکەوتم کە زەخیرێکی زۆری لێوەرگرم کوڕەکە چەڵە چیرۆکێ زۆر خۆش بوو جا زۆر جار شعر و شتیوای دەنووسی من لە 1970 کە هێشتا کوردیم بە تەواوەتی نەمەزانی قسە بکەم بەڵام دەستم بە نووسینیش کرد لە یەک کاتە ویستم هەم فێری قسەکردن بە کوردی بووم من فێری نووسینیش بووم ڕۆی تەبعی چاپەمەنی ئەو کات ئاسان نەبوو یعنی نە چاپخانە لە کوردستانە هەبوو نە ئازادی هەبوو نە ڕۆژنامەگەری هەبوو ئەم سەردەمە لەگەڵ 50 ساڵ پێش ئێستا ینی ئەرز و ئاسمانی فەرقە بەڕاستی
بەڵام گرنگ بنەمەزانی کتێب دێتە بازارڕەوە کتێب بە زۆری کتێبی کوردی لە بەغدا چاپەکرا کە ئەمەم کۆ کردەوە پاراستم لە ساڵی هەشتا دێتەوە بێرم کە خوێندنم تەواو کرد و چوومە ژیانی سەربازی سەرەتا شەڕی ئێران و عێراق ئەو کات دەستگای سانسۆر هەبوو دەستگای سانسۆر هیچ کتێبێک بەبێ ئەوەی سانسۆر مۆڵەتی بدا سانسۆری دەوڵەت بووی نەبوو چاپ بکرێت ینی بەبیرم کتێبەکەی من چێ ئەگەر فلکلۆر بوو تەبی کە ئەچوویتە دەستگای سانسۆر بەڕێوەبەرایەتێکی تایبەتە بوو بە سانسۆر بەشی کوردیان هەبوو بەشی عەربی وتیان کوردیان عەربی وتم کوردیە ئاراستەی بەشی کوردیان کردم وتیان بڕۆ ئەوە نەماگەوەرەوە تەبی کتێبێکی حکایەتی فلکلۆری تۆ باوەڕەکەی زیاتر نزیکەی 4 مانگ زیاتر لە 4 مانگی پێچوو هەتا مۆڵەتیاندا پێم کە من بتوانم چاپی کەم وەختێک کە بردیشم بۆ چاپخانە هەموو لاپەڕەکان مۆری لێدرابوو یەک لاپەڕە مۆری لێ نەدرابوو چاپخانە نەیتوانی چاپیکاوتی ئەبێ بیبیتەوە بۆ دەستگای سانسۆر ئەو لاپەڕێش مۆری لێدەی ئەگەنا ئێمە ناتوانین چاپیکەین تەبعی سەیرش لەوەدایە دەقەکە فلکلۆرە ینی پێم وایە بە هیچ شێوێک بۆنی سیاسەتی لێنایە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو چاودێرەی کە دەقەکەی خوێنبەوە دەستکاری کردبوو کە فلکلۆریشە تەبعی بۆ چاپکردنەکەی من توانام نەبوو ینی نازانم چۆن جورئەتم کرد ڕووم لە باوکم باوکم کرێکاریە کرد ینی بەڕاستی کەسێکی کرێکار بوو قەرزی داپێم ینی سپۆنسەری کردم 800 دیناری داپێم دایکم 200 دیناری داپێم بە 1000 دینار دەبێ ئەوش بڵێم بەڕاستی چاپخانەکە فێڵێکی زۆری لێکردم چونکە بە کاغەزێکی زۆر خراپ بەرگەکەشی سەخت کرد ئەجا پارێکی زۆریشی لێوەرگرتم بەڵام من چونکە نەشارەزا بووم بەڕاستی وەکو ئەم سەردەمەنیە بڵێ چاپخانە زۆرە توانی کۆنتاک بکەیت بەڵام گرنگ ئەوە بوو ینی بەڕاستی هەستم کرد سەرکەوتنێکی گەورم بەدەستێنا کە من توانیم کتێبێ بخەمە کتێبخانەی کوردیەوە ئیتر ئەوە سەرەتا بوو تەبێ من لە 74 دەستم بن کۆکردنەوەی ئەو چیرۆکانە کرد لە 83 توانیم چاپی بکەم کە ئێستا بەڕاستی چاپکردنی کتێب بڵاوکردنەوەی شێت هەر زۆر ئاسانە مامۆستا هەر بۆ ماوەی مانجێک دامەزرای تو لەو کاتە دوایی دووریان خستەوە هەر لەو ساڵانەش بوو 4 بەندکرای یان کاتێککە بوو بە حەقەت سەبارەت بە دامەزران نەکەم من وەکو هەر هاوڵاتیەکی عێراقی دوای خوێندن چوومە ژیانی سەربازی بڕیارێک هات لە ساڵی 1970 هەر کوردێک کە سەربازی تەواو کردووە ئیزن ئەدرێ تەسری حەکرێ بە زاراوی سەربازی ئیتر منیش دەرچووم کە دەرچووم داوام کرد کە دابمەزرێم بە شێوێکی مرکزی لە وەزارەتی پلاندانانی عێراق من ناوم دەرچوو کە لە کەرکووک لە بازاڕی ناوەندی کەرکووک وەکو فەرمانبەر دامەزرام کابرایەکی موسڵاوی ناوی سالم کەبابچی بوو ڕەفیق حیزبیەکی باسی بوو لە مووسڵەوە هاتبوو بە منی ڕەوا نابینی کە ببمە فەرمانبەرێکی بچووک مانگێک و هەژدە ڕۆژم دەوام کرد ڕۆژێ سێنم کرد وتیان کاکە تۆ مینەکەت فەرمانەکەت هەڵوەشاوەتەوە کە ئەمە یاسایی نییە اینجا هەر بۆ گەیاندنی ڕاستی ئەم مەسەلەیە تەبعی من دوایی وتم با لێ بکۆڵمەوە ینی خۆ من بە شێوەیەکی فەرمی دامەزراوم هیچ کێشێشکشم لەگەڵ دەوڵەتان نییە هیچ بەرهەڵستێکی دەوڵەتم نەکردووە من سەرباز بووم خوێنم تەواو کرد لە سەربازی دەرچووم دامەزراوم چوون بۆ وەزارەتی بازرگانی عێراق دەبی وەزارەتی پلاندانان بە شێوەیەکی مرکزی منی دامەزران بنیدایە وەزارەتی بازرگانی چوم لەوێ ویستم چاوم بۆ وەزیر بکەی وتیان ناتوانانی وەزیر بینی وتم بریکاری وەزیر وتیان ئەویش ناتوانانی دوایی وتیان تۆ ئەتوانی بەڕێوەبەری گشتی دیوان ببینی وتم باشقی چەکە چوم ئێستاش دێتەوە بیرم ژوورێکی گەورە بوو کابرایەکی کەتەی زۆر زلە بوو سڵاوم لێ کرد و وەزعەکەم بۆ باس کرد کە من وتی کوڕم شارێککە هەڵبژێرە داتەمەزرێنین وتم مامۆستایی ئاخ من خۆم لە کەرکووک دانیشم بە موشکێکی کەم دامەزریم من بچمە شارێککە خواردنم خەوتنم چۆن بتوانم ماڵ پێکەوە بنێم یانی تر لە تەمەنێکم من ڕەنگە بیر لە خێزان کەمەوە وتی یەکەم جار ئەوەشی پێوتم وتی بەڕێوەبەرەکەت ئەڵێ تۆ داوامن نەکردووە وتم مامۆستا بۆ داوای تۆماری داوامەکە ناکەی من هەم ئەوەنە ڕۆژەی کە داوام کردووە 2 ئیمزام کردووە ئیمزای هاتون و ئیمزای دەرچوون وتی کوڕم شارێک هەڵبژێرە وتم حاڵ و مەسەلەکە وایە وتی تۆ بۆ کەرکووک نابی وتم بۆ مامۆستا حەزەکەم وتی نازانی وتم نا وتی چونکە کوردی ئەم قسەیە بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی بازرگانی عێراق لە ساڵی 1970 بەمنی وتم وڵی هیچ دەسەڵاتم نیە خۆ من ناتوانم ئینکاری ئەو بکەم کە کوردم خوا بە کوردی دروست کردو ئیتر وا بۆ هاتمەوە سەبارەت بە بەندکردن
ینی هەموو مرۆڤێکی عێراقی لە سەردەمی بەعسا پرۆژێک بوو بۆەوەی کە بە بند بکرێ یعنی خەڵکانێک ڕەنگە ئێستا بە شێوێکی تر وێنای سەردەمی بەعز بکەن چونکە نەیان بینیوە بەڕاستی ئاگری بەعز داخی نەکردوون بەڵام ئەو سەردەم بەڕاستی تۆ تەنانەت بە شەقامیشا ئەڕۆیشتی ترسێک هەبوو لە جیانت ترس هەموو کونجێکی وڵاتەکەمانی داگیر کردبوو ینی تۆ نەتەتوانی بە بازار ڕابڕۆی ئینزیبات هەبوو نازەم ئەمن هەبوو لە ناو ماڵی خۆشتا ئازاد نەبووی هەمیشە هەوری ترس بەسەر باری دەرونی هەموو مرۆڤێکا بوو دوسێ جار بە حەقەت من ڕوبەڕووی گرتن بوومەوە یەکێ لەوانە لەسەرەوەی نامێکم نرد بۆ براکوردێکی سووریا لە ڕێی گۆڤار و شتەوە ناونیشانەکەم وەرگرت بوو خەڵکی عەفرین بوو تەبعی من نازانم بۆچی کۆمەڵی پرسیاری کرد بوو من زۆر بە ئیسراحەت جوام بدایەوە وێنێکی ئاکرێ و وێنێکی دوکانیشم بۆ ناردبوو هەندێ کۆمنتیم لەسەر هەردوو پۆستکارتەکەش نووسی بوو نامێکی دوور و درێژ باسی دۆخی کوردم بۆ دەکرد ئەو نامەیە گیرا لە سانسۆری حکوومەتی عێراق هاتەوە بۆ گەڕەکەکەمان ئەجا من لەسەر ئەوە گرتمی بەڕاستی سوکە ئەشکەنجیەکیاندا پێم و ڕەشێکیان لێ کردم وتیان جاریشتر تۆن ئەگەر ئەم نامەی وا بنووسی ئەمە چارە نووسە باشە لە نەوتویەکی شاتە ئێمە شاڵاوی گرتنەکەی کە پێشەوەی پێشمەرگە کەرکووک ڕزگارکە بەداخەوە ئێمە داتاشمان نییە ئایا 15,000 کورد گیرا لێرە لە مووسڵ 15,000 کورد گیرە داتا هەیە بەڵام لە کەرکووک معلوم نییە من ئەزانم ڕۆژی یەکەم 5,000 کورد ئێمە گیراین لەگەڕ ڕەچی ئیمام قاسم و ئازادی و ئیسکان لە ڕۆژی دا یا یانزەی 1991 شاڵاوێک بە چاودێری عەلی حەسەن مەجید هەرچی کورد وایە لە 16 ساڵی تا 6 ساڵی دەگیرە لە ماڵی ئێمە 4 کەس گیراین ئیتر ئەوە باجی کوردبوونە بە حەقەت یانی باجی کوردبوونە بەڵێ مامۆستا کتێبخانەی کارێز ناوبانگێکی زۆر جوانی دروست کردو ئێستا لە کوردستان ئەمەش جێگای دڵخۆشی و بۆ هەموو نووسەران و بۆ هەموو ئەو کەسانی کە هاتوچۆی کتێبخانەی کارێز دەکەن ئەم خەونە چۆن بۆ مامۆستا تاریخ دروست بوو ئایا خەون بوو یاخود شاری کەرکووک پێویستی بە کتێبخانەی چووە بوو پرسیارێکی زۆر جوانە ینی من پێم وایە کارێز پرۆژێکی هەمەلایەنە کۆمەڵێ خەون کۆمەڵێ بۆچوونی منی گەڵاڵە کرد یەکێ لەوانە بەداخەوە هەمیشە نووسەران خەڵکی دەستەبژێری وڵاتی ئێمە ئیتر چ نووسەر بێت نیگارچێش بێچێ هەر بەهرێکی هەبێ بەهرێکی کولتوری یا هونەری هەبێت دوای ئەوەی کە کۆچی دوایی دەکا میراتەکەی بزر دەبێ ئەفەوتێ ئەمە شڕاستی کێشێکی گەورەیە چونکە مەسەلەن ئێمە دەیان هونەرمەند و دەیان نووسری زۆر گەورەمان هەیە پاشەوەی کە کۆچی دوایی دەکەن هیچ شوێنەوارێکیان نامێنێ ئەوە لە حاڵەتێک کاتۆ مرۆڤی وە ئەبێ مۆزەخانەی بۆ بکەیتەوە کەرەسەکەی ئەرشیفەکەی کتێبەکانی ئامێرەکانی تابلۆکانی ئەمانە ئەبێ لە موزەخانێکی تایبەت دابدرێت لە وڵاتی ئێمەدا بەداخەوە ئەم شتە نییە ئەمە بۆ من وەکو چۆن بڵێ ئاستەنگیە بوو دەبوو چارەسەریکەم بابەتێکی تر مەسلەی ماڵ و خێزان و کتێبخانەیە ینی معریفە سنووری نییە ینی تۆ چەندێک کتێب کۆ بکەیتەوە کۆتایی نایە معریفە خانمی ماڵیش هەموو خانوێکی ماڵ حەزەکە ماڵەکەی بەدی کۆر بێ جوان بێ بە تەرتیب بێ ئەلێرە بەریەکەوتنێک لە بینی خواستی خانمی ماڵ و لە بینی کەسی بەهرەمەندا دروستە بێ ناکرێ ماڵ نابێتە کتێبخانە نووسری جواز کتێب ناهێنێ کەواتە ئەبێ بە دوای چارەسەریچکە یا بگەڕێ شتێکی دیکەش ینی من خۆم 50 ساڵە کتێب و ئەرشیف و ڕۆژنامە و چاپەمەنی کۆەکەمەوە گەنجێکی ئێستا هیزانکۆ چوزانێ 50 ساڵ پێش ئێستا 40 ساڵ 30 ساڵ پێش ئێستا چی بووە چی ڕوویداوە چی دەرچووە ئەمە ئەرچی ئێمە وەکو دەستەبژێر کە هەم ئەرشیفە بپارێزین و بنەوەکەی دوای خۆمانی بگەێنین ئەمە لە ڕووی معریفەوە لە ڕووی تەواوکاری معریفیەوە خزمەتی زۆرەکە کەرکووچیش هەروەها ینی زۆر کەس ئەپرسێ چونکە من 32 ساڵ لە هەولێر ژیاوم بەڕاستی ئامێزێکی زۆر گەرم بوو بۆ من هەولێر و هەولێریان 32 ساڵ لە هەولێر ژیام زۆر کەس ئەڵێ بۆچی لە هەولێر کارێزدانە بەڕاستی ئەو شارانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی کوردستانەیە دۆخ و بارودۆخیان لە چاو کەرکووک 100 قات باشترە یانی لە شاری هەولێرە دەیان کتێبخانە دەیان ناوەندی ڕۆشنبیری چەندین زانکۆ چەندین ئیتر شارێکە پڕە تێرە هەروەها شارەکانی تر هەموو ئەو شارانەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی کوردستانان
بارودۆخیان باشە بە بەراورد لەگەڵ ئەو شارانەی کە لەژێر دەستی حکوومەتی داگیرکەری عێراقایە. بۆیە من بیرم لەوە کردەوە کە مەسەن ئەم پرۆژەیە بێنمە کارێز. لە هەمان کاتیشە ینی من پێم وایە معریفە خۆی باڵاترین دەسەڵاتە سەروی هەموو دەسەڵاتەکانە، ینی هەموو دەسەڵاتێک دەستی بە معریفەوە گرتووە بۆەوەی بتوانێت درێژە بەخۆیدا. بۆ نمونە پەرلەمان، ینی پەرلەمان دامەزراوەیەکە کە پەیوەندی بە یاسا و بڕیارەوە هەیە. هەموو یاسایەک خۆی لە خۆیدا معریفەیە. دەکەواتە کرۆکی کاری پەرلەمان معریفەیە. ئەنجومەنی وەزیران پشت بە پلان و داتا و زانیاری و کۆمەڵێشت دەبستی. هەموو ئەوە معریفەیە. دامەزراوەکانی حکومت بە پێی قانون و بۆ پێی ڕێنمایی بەڕێوەچن هەمووی معریفەیە. بچۆرە دەستگای دادوەری ئەمەش بە پێی یاسا و ڕێنماییەکانە ڕواب هەر معریفەیە. بەدەر لە دامەزراوەکانی حکومت ئیسە مەسەلەن وا باوەکە ئەڵێ ڕۆژنامەگەری دەسەڵاتی چوارەمە لە پەرلەمانەوە دەست پێ دەکا و حکومەتە دەستگای دادوەریە اینجا دێتە سەر ڕۆژنامەگەری. ئەڵێ ڕۆژنامەگەریە میدیا دەسەڵاتی چوارەمە. بە قەنەعەتی من دەسەڵاتی معریفەت، دەسەڵاتی زانین، دەسەڵاتی یەکەم و دەسەڵاتی ڕەهایە بەسەر هەموو دەسەڵاتەکان. بۆیە لێرەدا من ویستم ئێمە کە پێشمەرگەی بوارەکەین ئەبێ شتێ بکەین. ینی نابێ ڕۆشنبیر خۆی بەبێ دەسەڵات بزانێ. لە من کاتە بە حەقت من شتێکی زۆر گەورەشم نەکردووە. من ویستم خانوویە بۆ خۆم بکەم. دوو نۆهۆم دروستم کرد. نۆهۆمێکی کرد مەکتێبخانەکە، نۆهۆمیکم بۆ ماڵەوە. ئەلێرە فیدراڵیەتی کتێبخانەکەم لە ماڵەوە جیا کرد. کۆنفدرالیەکم دروست کرد لە بینی ماڵ و کتێبخانەکەدا. من لێرە سربەخۆم. خانمیش لە ماڵەوە سربەخۆیە. بەبێ ئەوەی بەریەکەوتن لە بینی ئەو دوو فیدراڵیەتا بێ. من ڕێز لە فیدراڵیەتی ماڵەگرم، نە ڕۆژنامێکە بەمە ماڵەوە، نە کتێبێکە بەمە ماڵەوە. لامان کاتیشە ماڵەوەش ڕێزەوە ئەگرێ و کێشەی بۆ دروست نەبووە. لەگەڵ ئەوە شاتە بنم کۆمەڵێ بنەمام خستە ڕوو. من کە کتێبخانەی کارێزم لە 2017 کردەوە 7 ساڵە 5,000 کتێبم هەبوو. گۆڤاری زیاتر و ڕۆژنامەی زیاتر. بیرم لەوە کردەوە بۆ خەڵک نەکەم بە هاوبەش لەو سامانەی خۆمە. هەستام دروشمی کتێبخانەکەم کردە ئەوەی کە کارێز ماڵی هەمووانە. دەرگای کتێبخانەکە بەڕووی هەمووان ناکراوە. ئەمە وای کرد بەڕاستی خەڵک بە جۆش و خڕۆشەکەەوە بێ. ئێستا ئەوانەی کە خزمەتی کتێبخانەی کارێزەکەن تاریخ کارێزی نییە بەتەنیا، بەڵکو خەڵکانێکن دوو قات و سێ قات و چوار قاتی تاریخ کارێزی خزمەتی کتێبخانەکە ئاگدن و گەشەی پێکرد. سوپاس بۆخوا ئەگەر چی ڕەنگە شوێنەکەشی دوورە دەست بێ لە گەڕەکێکی لاچەپایە لە کۆڵانێکی لاچەپایە، بەڵام خەڵکی ڕاکێشاوە. هەروەها من وەکو نووسەرێک وەکو مرۆڤێک کۆمەڵەشیشم بۆ ساغ بووە. ئەڵێن خەڵک ناخوێنێتەوە، نەخێوان نییە، خەڵکە خوێنێتەوە. گرفتەکە لەوەدایە کە لە وڵاتی ئێمەدا ژینگەی خوێندنەوە نییە. یعنی تۆ ئەچیتە قوتابخانەکانمان کتێبخانەیان تێدا نییە، چایخانەکانمان کتێبخانەیان تێدا نییە، لە ناو پاسا کتێبخانە نییە، لە ناو بەر و بازاڕی ئێمەیە کوشک نییە دانرابێت کە کتێبی تێدا بێ. لە ماڵەکانە کتێب و چاپەمنی و ڕۆژنامە و شت نییە. ئیسە وەکو چۆن تەلەڤیزۆن لە ماڵە هەیە خەڵک تۆ ناچاری سەیریکەی، بەڵام ئەگە ئامەیەری تەلەڤیزۆن نەبێت تۆ سەیری چێکی دیوارێکی سپی ممکن نییە. بۆیە کتێبخانەی کارێسە مۆشتانی بۆ ساکردنەوە. تۆ باوەڕەکەی ئێمە کچۆڵێک هەیە تەمەنی پێم وایە ئەم ساڵ پۆلی هەشتا لە ماوەی 3 ساڵە 1050 کتێبی خوێندەوەتەوە. ئەمە هەر ژمارەیەک نیمە ناشکرایەکەم، چونکە هەموو کتێبێکی بردووە کاتۆ تۆ لێم پرسیوە ناوەڕۆکەکەی پێوتوم دەیان منداڵی وا لە کچ و کوڕانی شار کتێب دەخوێنەوە بە پەرۆشی شەوایی خوێندنەوە. ئێمە وامان کرد کارێز نەکرد ئەوەی کە کتێبخانە بێ، بەڵکو نیمچە گەلەریەکە، نیمچە موزەخانەیەکە. لە هەمان کاتە ناوەندێکی ڕۆشنبیریە ئێمە کۆڕ و چالاکی و سیمینار و شتیوای تێدەبەستین بە یارمەتی کۆمەڵێک لایەن و کەسایەتی لە هەولێر و لە سلێمانی و کۆمەڵی چاپەمەنی بەبێ بەرامبەر دەکاتە کارێز لێری کارێزی شۆدا بەشەکرێ. یعنی بۆ نمونە چەندین ڕۆژنامە و گۆڤار ڕۆژانە ئەگەنە کارێز و لە ڕێی کارێزیشەوە ئەگەنە دەستی خوێنەرانیان. ئیتر ینی من باوەڕم وایە ینی ئەگەر ڕۆشنبیر بیەوێ کاریگەری لە ناو کۆمەلگاکەیە هەبێ ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکە. چ ئاست و تەمەنێک سەردانی ئێرە دەکەن جگەلەوە لە دوای کۆڕ کۆبوونەوەکان خەڵکی ئاسایی دێ بۆ کتێب خوێندنەوە، چکە زۆرێک لە نووسەرەکان باسی قەیرانی خوێندنەوە دەکەن
نەک تەنها لە کەرکووک لە هەموو شارەکانی کوردستان ئەوەی کە چاوپێکەوتمان لەگەڵیان کردو باسی قەیرانی خوێندنەوە دەکەن لێسەر بەهۆی تەکنەلۆژیا و بەهۆی کۆمەڵێک مەشاغلی ڕۆژانەوە و سەرکێشی خەڵکو و هاتوچۆ و ئیشکردنەوەمانەوە جا پێم خۆش بۆ پرسم ئاست و تەمەنێک سەردانی کارێز دەکەن کتێبخانەی کارێز و لە دوای کۆڕ و کۆبوونەوەکان خەڵکی ئاسایی دێ بۆ کتێب خوێندنەوە و پرسیارێک کەشمەوەیە پێم خۆش بە لەگەڵەوە جوابمان دێتەوەگە بکرێت کتێب لێرە دەبردرێتە دەرەوە یعنی وەکو ئیستیعارە کە پێشان دەیانوت بهێنرێتەوە پێت سیر نەبێ کە منداڵ دێ کە هێشتا نەچۆتە بەر خوێندنیش هەتا ئاخر تەمەن لە هەردوو ڕەگەزەکەش ینی تۆ هەمیشە دروستکردنی ژینگە زۆر گرنگە بۆ نمونە ئەگە باخچێ دروستکەی چیمەنێکی جوان فریزێکی جوان گوڵ و گوڵزار و ڕازاوە و نافۆرەی تیاابێ هەموو مرۆڤی حەزەکا بچێ کتێبخانەش دروست وایە یعنی من ویستومە زۆرترین هەستی و هەستی لایەنی هەستی مرۆڤ بدوێنم تابلۆ هەڵواسیوە شاعرەکانم هەڵواسیوە نەخشەم هەڵواسیوە وێنەی تابلۆی سروشتی کوردستانم هەڵواسیوە شتی دەگمەنم داناوە ئاشتی فلکلۆریم داناوە لەگەڵ ئەوانە کتێبیشم داناوە هەموو ئەو شتانە هەستەکەی دەوڵەمەندیەک بە شوێنەکە ئەدا ینی تەنانەت نەک خەڵکی خوێندەوار خەڵکی نەخوێندەوار هاتوۆتە کارێز 3-4 سەعاتێ دانیشتووە بەبێ ئەوەی حەز بکا شوێنەکە جێبێڵێ ینی هەستی کە تۆ سەرنجی دەموچاوێدەی هەستەکەی زۆر ئیسراحەتە جا دروستکردنی ژینگە زۆر زۆر گرنگە ژینگە کە چاوی مرۆڤ بیرکردنەوەی مرۆڤ من حەزم دەکرد تەبعی مۆسیقاش لێرەیە بەکاربێنم مەسەلەن مۆسیقایەکی هەیە من بۆ ئەوەی وردە وردە لایەنی سایکۆلۆژی مرۆڤەکان هێورکاتەوە ئەم ژینگانە زۆر گرنگە جاری وا هەیە منداڵ دێ خوێندەواری نییە کتێبێکی منداڵانە کاتەوە نازانێت نووسینەکە بخوێنێتەوە معلومە کتێبی منداڵان بە وێنە ئەڕازێنرێتەوە من سیرەکەی ئەو منداڵش وەقساکە چیرۆکێکە جێڕێتەوە چوومەتە پشتی سیرەکەم خۆی بە جۆرەی وێنەکان لە نووسینەکە نازانێت چییە سیناریۆیە دروستەکە لاپەڕە لەگەڵ وێنەکانە چیرۆکەکە ئەخوێنێت چیرۆکێک کە زادەی خەیاڵی خۆیەتی اینجا ئەوانەی کە خوێندەوارن بە تەبیعەتی حاڵ هەریەکە بۆ مەی لێ دێ زۆر جاریش مەسەلەن ئەوانەی کە کتێبە خوێندنەوە مەسەلەن ڕەگەزی مێ زیاترن بە تایبەتی لە ناو گەنجەکانە ینی تێبینیم کردووە مەسەلەن لە دەیە سەروی حەوت بەلای کەمەوە کچن سێی کوڕن کە کتێبە خوێندنەوە سەبارەت بەوانەی کە ئەڵێن قەیرانی خوێندنەوەیە هەیە نەخێر من لەگەڵەوەدا نیم بە بەڵگەی ئەوەی کە ئێمە هەتا ساڵی 91 ساڵانە لە نێوانی 75 تا 120 کتێبی کوردی دەرەچوو ئەویش تەبعی بەشی زۆری شعر بوو بە پلەی دووەم کتێبی ئاینیە هات وەکو ئێستا نیە ئێستا ماشەڵڵا لافاوە ئێستا لافاوە ینی کتێبخانەی کوردی لە عێراقا زۆر لە کتێبخانەی عەرەبی دەوڵەمەندترە لە ڕووی فرەبابەتیەوە لە ڕووی کوالێتی چاپەوە لە ڕووی هەموو شتێکەوە جگەلەوەی کە جوڵێکی زۆری وەرجێڕان هەیە بەڵێ وەرجێڕەکان هەمویان لە یەک ئاستانین وەرجێڕی زۆر بەتوانامان هەیە وەرجێرمان هەیە مام ناوەندە وەرجێڕشمان هەیە ڕەنگە لە قۆناغی سەرەتا بێ بەڵام ژیان هەرواشە ئەوەی ئەمڕۆ لە قۆناغی سەرەتایە کتێبی یەکەمە لە کتێبی دووەمە بەهێزتر دەبێ ئەبێ تۆ بواردەی گەشە بکە پاشان ئێمە ڕۆژنامەیەکی هەفتانەمان هەبوو ئێستا چەندین ڕۆژنامەمان هەیە چەندین گۆڤارمان هەیە میدیای ئەلکترۆنی و معریفەی ئەلکترۆنی دش بەوە نییە بە پێچەوانەوە من پێم وایە دەرگایەکەی بە ڕووی خوێندنەوەدا کردوێتەوە ئیستا زۆر کەس هەیە کتێبی ئەلکترۆنی دەخوێنێتەوە لەناو ئۆتۆمبیلەکەیدایە مۆبایلەکەی کردوێتەوە کتێبێکی ئەلکترۆنی کردوێتەوە بە درێژایی ڕێگاکەی خوێنێتەوە ئیستا ڕێژەی خوێندنەوە لە جاران زۆر زیاترە من ئەتوانم داهات بدەمێ من قوتابی خوێندنی ئامادەیی بووم ئامادەیەکەمان دەوری سەروی 300 قوتابی تێدا بوو ئەوانەی کە دەیان خوێندنەوە 4 کەس بوون یعنی لە 100 خوێنەر بوو من و مامۆستا حوسێن کاکەیی کە ئێستا هونەرمەندێکی شێوەکاری ناسراوی کەرکووکە لە بەلجیکایە مامۆستا زەمانی برایی و کوڕێک عەرەب ناوی عەبدولمەنیع بوو ئێستا دێتەوە بیرم لە 300 بۆ 400 قوتابی 4 کەس ئێمە کتێبمانە خوێندەوە ئەمە ڕێژێکە کە من بەرچاو هەروەها لە قۆناغەکانی تریشە لە پەیمانگاشە خۆ من هەروە بوون ئەوانەی کە دەیان خوێندەوە زۆر دەگمەن بوون بە پێچەوانەوە ئێستا خوێنەر زیاترە چونکە مرۆڤ تۆ ناتوانانی هەروە سەر پێی
من لە ساڵی هەشتا و چەندا بوو چوومە هەولێر هەشتا و پێنجا 4 کتێبخانە لە هەولێرە هەبوو کتێبخانەی خۆماڵی زانا بێکەس لەگەڵ کتێبخانەیەکی مامۆستا ممتاز حەیدەری لە شەقامی سوڵتان مزەفەر ئەو 4 کتێبخانەیە لە هەولێرە هەبوو ئێستا چەند کتێبخانەی کتێبفرۆشی لە هەولێرە هەیە سەروی چل ڕەنگە بڕۆ بۆ 50 یەک کتێبخانەی ئێستای شاری هەولێر بەقەدەر هەر 4 کتێبخانەکەی ئەو کات کتێبی تێدایە جگەلەوەی ساڵانە چەند هزار کتێب دەرەچێ لە کوردستانە سەروی 5,000 کتێب دەرەچێ ئێمە لە ماوەی 200 ساڵە لە ماوەی 200 ساڵە لە 1970 تا 1970 کە کاتە 200 ساڵ 2000 کتێبی چاپکراومان هەیە وەکو کورد لە سەرانسەری جیهانە تەبعی بەشی هەرە زۆریشی لە باشووری کوردستان و لە عێراق دەرچووە بەڵام ئێستا بەس لە باشووری کوردستانە ساڵانە 5,000 کتێب دەرەچێ ئەرێ ئەو کتێبانە ئەگە خوێنەریان نەبێ بۆ چاپەکرێن نەنە خێر ئێستا خوێنەر زیاترە و ئێستاش دوو جۆرە خوێندنەوە هەیە خوێندنەوەیەک هەیە کە تۆ بە کاغەزی خوێنیتەوە خوێندنەوەیەک کە خوێندنەوەی ئەلکترۆنیە سەبارەت بەوەی کە ئەو چێژە دەدا مەسلەی چێژەکە پەیوەستە بە مرۆڤەکەوە من خۆم ناتوانم کتێبی ئەلکترۆنی بخوێنمەوە ئەگەر لە منە پرسی بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە کتێبی ئەلکترۆنی خوێنەری نییە هەردووچی تەواوکەریەکە خۆی غەرەز چییە مەبەست لە خوێندنەوە چییە تۆ کۆنتاکتت لەگەڵ دنیای زانی ناهەبێ دنیای معریفە اینجا چ لە ڕێی شاشێکی ئەلکترۆنیەوە یا لە ڕێی پەڕێکی کاغەزەوە ئێخۆ پێشەوەی پەڕێی کاغەز پەیدا بێ خەڵک لەسەر پێستی مامز دەینووسی خەڵک لەسەر بەرد نووسینیە کرد لەسەر قوڕ نەخش و نووسینیە کرد ئێمە گەر ئەوەش معریفە نەبووە ئێستا ئێمە ئەو نووسینانە خوێنەوە وەک بەشێک لە معریفەی مرۆڤایەتی خوێنینەوە بە پێچوانەوە ئێستا خوێنەر زۆرترە فراوانترە خۆشمەندترە و پڕمعریفەتترە بۆ چونکە سەرچاوە زۆرە ینی من بەبیرم دێ لە بەغدا بەشی فەلسەفی من لە ماوەی 20 ساڵە تەنیا 120 کتێبی فەلسەفی عەرەبیم بینی بەڵام ئێستا کتێبخانەی کوردی هەزاران کتێبی فەلسەفی تایە نەخێر ئێستا دنیای معریفە زۆر فراوان بووە خوێنەران زیاترن بەڵام بەڕاستیش داتا نییە لە پاڵ ئەوە شتێک هەیە نابێت لە بیرمان بچێ خوێندنەوە لە ناو ئێمە نەبووە بە کللتور ئەبێ کار بۆ ئەو بکەین هەموو مرۆڤێ بخوێنێتەوە کتێب لە هەموو شوێنێکە هەبێ ئەکەم کوڕەکان لە چۆن مامۆستا بۆ نمونە تۆ توێ خوێندنەوە بکەی بە کللتور ئایا لە ڕێگەی بەڕێستان و لە ڕێگەی ڕۆشنبیران و نووسەرانەوەیە یا لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن و حکوومەت و سیستەمێک نییە بۆی ئەگەر بمانوێ خوێندنەوە بکەین بە کللتور بە بڕوای من پێویستی بە پلان هەیە لە هەموو کایەکانە ئەبێ بجوڵیتەوە بۆ نمونە ینی مامۆستا لە مزگەوت خەڵک هەندا بۆ خوێندنەوە چونکە فەرمودەی پێغەمبەر هەیە کە باسی ئەوە دەکا اطلب العلم ولو كان في الصين اطلب العلم بڕوای زانستا بدی زانست لەکوێوە دێ لە ڕێی خوێندنەوە مامۆستای ئاین ئەتوانێت لەسەر مینبەرەوە مێشخێنان هەندا بۆ خوێندنەوە قوتابخانە ناوەندێکی زۆر گرنگە مامۆستای زمانی کوردی پێویستە لە هەموو وانێکات جەخت بکاتە سەر مەسەلەی خوێندنەوە لە هەموو قوتابخانێکە کتێبمان هەبێ خێزان هەموو دایک و باوکێک پێویستە منداڵەکانیان هاندن بۆ خوێندنەوە چیرۆکیان بۆ بخوێندنەوە خولیای خوێندنەوەیان لا دروستکەن لە چایخانەکانە لە کافتریاکانە لە ناو پاسەکانە لە فەرمانگەکانە من بەبیرم لێ من فەرمانبەر بووم ڕەنگە بڵی کاکە لە فەرمانگە خوێندنەوە چۆنە بێ یعنی هەموو فەرمانبەرێ بایەوەنە کاتی هەیە تۆ باوڕێکی من لە هەندێجا لە هەندێک فەرمانگەت بوومە ناوەندێک بۆ دابشکردنی کتێب وشتیوە فەرمانبەرەکان داوای کتێبیان دەکرد لە کتێبخانەکەی خۆم بۆم دێنان جوڵێکی خوێندنەوەم لە ناو فەرمانگەکە دروست کرد بوو لە بازاڕە با کوشک دانین کوشک کتێبی تێدادێنێ بیخوێنەوە بیهێنە ئەو شتە دروست بکەین تۆ داینێ کەس هەیە منداڵ هەیە ناتوانێت کتێب بخوێنێتەوە کتێب بکڕێ کەس هەیە ناتوانێت کتێب بکڕێ تۆ کتێبەکەی بەردەستکە تێگڕای ئەم شتانە بە بڕوای من چی دەگەێنێت پێویستە ئێمە ژینگەی خوێندنەوە بسازێنی ینی چۆن تۆ ئەتەوێ هەنجوینت دەستکەوێ ئەبێ مێشەنگت هەبێ کە مێشەنگت هەبوو ئەبێ خۆراکی مێشەنگت هەبێ خۆراکی مێشەنگ چییە گوڵ و گوڵزار و چیمەنە ئەبێ تۆ ئەگە ئەتەوێ هەنجوینت دەستکەوێ ئەبێ مێشەنگت هەبێ مێشەنگت هەبوو ئەبێ چیمەن و گوڵ و گوڵزار داداب مەزرێنی خوێندنەوەش دروست وایە تۆ ئەبێ ژینگەی خوێندنەوە دروستکەیت و لە هەموو شوێنەکە پێویستە کتێب لە هەموو ماڵێکە هەبێ دووەم شت یعنی
کتێب تۆ ئەگە نەشی خوێنی تۆ ئاخە دیکۆری جوانە یعنی تۆ سەیری کتێبخانەیەکە هەموو دیکۆری مرۆڤ لێی بێزارە بێ تەنیا دیمەنی کتێب نەبێ تۆ ڕۆژی 100 جار سەیری ڕەفێکی کتێب بکەیت تۆ لێی بێزار نابی سحرێکی تێدایە بەڕاستی سحرێکی زۆر سەیری تێدایە سەرتا باسم کرد کتێبەکانیان دەدێ وەکو ئیستیعارە بەڵێ تبعی سەرەتا من بە نیاز نەبووم کتێب بدەم بەڕاستی دوایی بیرم کردەوە ینی تەک خەڵک ڕەنگە ئەوەندە کاتی نەبێ بێ 3-4 سعات لە کارێز دانیشێ کتێب بخوێنێتەوە بۆیە و سپاسی ئەو خەڵکەش دەکەم بەڕاستی زۆر بە ئەمینی کتێبەکان دێننەوە زۆر ینی سوپاسگوزاریشن کە مەسەلەن بەبێ بەرامبەر هەر کتێبێکی بیانەوێ ئەیبەن ئەی خوێندنەوە و ئەشی هێننەوە تا ئێستا دوو دەفتەرمان پڕ کردوتەوە لە ناوی ئەوانەی کە دەخوێندنەوە ینی مانجی بەلای کەمەوە لە نێوانی 120 تا 150 کتێب بەخواستن ئەچێتە دەروی کتێبخانەکە و دێتەوە پێم خۆش بوو کە ساڵانێک بەڕێزت لە ڕێگەی ڕۆژنامە و گۆڤارەکان کارت کردووە و سەرنووسەر بووی و کۆمەڵک کاری جوانتان کردووە ئایا ڕۆژنامەی ئەلکترۆنی تا چەند شوێنی بە ڕۆژنامەی کاغز لەخ کردو ئێستا من پێم وایە تەواوکەری یەکن ئەوش تەواوکەری ئەی ینی معریفە دژی معریفە نابێ تەکنیکێکی تازە داهاتووە خزمەت بە خوێنەر دەکا ینی زۆر خوێنەر هەیە تۆ ڕەنگە ڕۆژنامێک لەو سەری دنیادا دەرەچێت یە چاپی کاغەزەکەیت ناگاتێ ئەگەر دەست بگاتە ئەلکترۆنیەکە بۆ خراپە هەردووچیان چ چاپی کاغەزەکە بێت چاپی ئەلکترۆنەکە بێت بە بڕای من تەواوکەری یەکن هەردووچیان خزمەت بە خوێنەرانەکەن کێشە و بربستەکانی بەردەم ڕۆژنامەی کوردی چی بوونە لەو ساڵانەی کە کارتیا کردووە تەبعی بتەوێ میدیایەکی سەرکەوت و باشت هەبێ کۆمەڵێ مەرجی هەیە یەک توانایەکی باشی دارایی سێ دوو ببوورە ستافێکی کارا و چالاک سێ تەکنیکی باش چوار ئازادی ینی ڕۆژنامە نووسی کورد بە شێوەیەکی زۆر بەربڵاو ئەو چوار مەرجەی بۆ دەستەبەر نەبووە هەڵبەت ڕۆژنامەگەری کوردی زادەی هەلومەرجی میلەتی کووردە تۆ بتەوێ ڕۆژنامەیەکی زۆر پرۆفشناڵ دەربکەی ئەبێ هەلومەرجی ڕۆژنامێکی پرۆفشناڵت لە بەردەسا بێ کارمەندی زۆر چاک ڕۆژنامەنووسی زۆر چاک توانایەکی دارایی زۆر چاک توانایەکی تەکنیکی بە هەموو قۆناغیەکەوە لەگەڵ ئازادی چەندێ بازنەی ئازادی زیاتر بێ ئەوە ڕۆژنامەکە سەرکەوتوتر دەبێ هەڵبەت بە شێوەیەکی ڕێژەیی ئەو شتانە بۆ ڕۆژنامە نووسانی کورد دەستەبەرن لەبیریشمان نەچێتە بێ ڕۆژنامەگەری کوردی بەشێکی زۆری حیزبەکان بەڕاستی پیاوەتیان هەیە بەسەرەوە چونکە ئەوانن کە بەڕاستی پشتیوانیان لە ڕۆژنامەگەری کردو و هەلومەرجی دەرکردنی ڕۆژنامەیان ڕەخساندوە و ڕۆڵێکی باڵاشیان هەبوو بەڕاستی لە پێشخستنی ڕۆژنامەگەری کوردیە تەواوی حیزبە سیاسەکانی کوردستان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەر لە سەردەمی شێخ مەحموودەوە شۆڕشەکەی شێخ مەحموودەوە هەتا دەگاتە سەردەمی ئێستامان شۆڕش و حیزبە سیاسەکان ڕۆڵێکی باڵایان هەبووە لە دەوڵەمەندکردنی ڕۆژنامەگەری کوردی چونکە ڕۆژنامەگەری کوردی بۆ ئەوان کەناڵێک بۆ بۆگەیاندنی پەیامەکان بۆ درێژەدان بە خەباتی خۆیان بەشێک بووە ئامرازێکی کاریگەر بووە بۆ بە ئەنجام گەیاندنی خەباتی خۆیان بەڵێ مامۆستا ساڵێک بوو ئەندامی کۆنگرەی شار و شاخ بووی و کار و چارەکەکاندان چی بۆ سەردەما مەبەستت نووسەرانە تەبعی نووسەران بەشێکن بەڕاستی لە تەواوی جموجۆڵی میلەتی کورد بەشێکن لە هەستیارترین توێژی میلەتن چونکە ئەمانە کار لەسەر سەرخانی کۆمەڵگا دەکەن معلومی جەنابتە ئێمە میلەتێکی تا ئێستا بێسەروەرین میلەت نەتەوە هەتا نەبێتە دەوڵەت نابێتە نەتەوەی تەواو تۆ لەگەڵاڵەبوو نایبەرە و ببیتەنەوەت تەبعی ئێمە کاتێکە لە داگیرکەریاخی دەبین شۆڕش دروستە بێ کە شۆڕش دروستە بێ نەتەوە ئەبێتە دوو پارچە هەندێکی ئەچێتە ناو شۆڕش و ڕیزی شۆڕش هەندێکی هەر لە ژێر دەستی داگیرکەرە بە حکمی واقع ئەمێنێتەوە چکە تۆ ناتوانانی هەموو میلەتەکەت بخەیتە ناو شۆڕشەوە ئەوە ممچین نییە ینی واقع قبولی ناکە لە هەمان کاتشە خەڵکەکەدا دەبڕێ نووسەرانی شاخ ئەو نووسەرانن کە چوونە ڕیزی شۆڕشەوە تەبعی لە هەموو شۆڕشەکانی کورد چینی ڕۆشنبیران جێدەستیان دیار بووە میدیای شۆڕۆش ینی جێدەستی ڕۆشنبیران دیار بووە لە شۆڕشی کوردستانە لەنەوە تویەکە کە ڕاپەڕین دروست بوو تەواوی باشووری کوردستان ئازاد کرا
ئەجا دوای ئەوە نزیکەی لە ١٧ باشووری کوردستان کەوتە ژێر دەسەڵاتی بەرەی کوردستانی نووسەران ویستیان خۆیان ڕێک بخەنەوە بۆیە لە ساڵی 1990دا کە هێشتا سوپای عێراق لە هەولێریش مابوو لە سلێمانی و دهۆچیش مابوو نووسەران لە شەقڵاوە کۆنگرەیان بەست نووسەرانی شاخ و نووسەرانی شار نووسەرانی شار ئەوانە بوون کە بەڕاستی درێژکراوەی یەکێتی نووسەرانی کورد بوو کە لە ساڵی 1970 مۆڵەتی وەرگرت و دوای ڕێکەوتن نامە 11 ئازار دان بە یەکێتی نووسەرانی کوردانرا و گۆڤارێکیان دەرکرد بە ناوی نووسەری کورد تەبی چەند قۆناغێک ئەو نووسەری کوردە لە شاخیش بە ناوی نووسەری کوردستان درێژەی هەبوو لە دوای ڕاپەڕینیش چەند ژمارێکی لێ دەرچوو ئەو نووسەرانەی کە لە شارمانەوە ئەمانە تەبعی درێژیان بە بەکاری خۆیاندا بەڵام لە ژێر دەسەڵاتی داگیرکەرە درێژەیان بە خەباتی کللتوری خۆیاندا لە نەوەتویەکە کۆنگرەکە بەستراوا بوو نووسەرانی شار و شاخ لێچەندا و یەک یەکێتی نووسەران دروست بوو کە تا ئێستا ئەو ڕێکخراوە بەردەوامە بەڵێ ماوەیەک لە پەرلەمان بەڕێزت خزمەتت کردووە لەو بوارەیە و لە بواری وەرجێڕان بە تایبەتی ئەو یاسایانە چی بوون بەڕێستان وەرتان دەجێڕە و کاری پەرلەمانی ئەو سا چۆن بوو ئەم خولانەی دوایی پەرلەمان چۆنە لە بیرمان نەچێ ئێمە لە ساڵی 91 وەختێکە ڕاپەڕین کرا ئێمە لە 74ەوە دەوڵەتی عێراق هەیە ناوچەی ئۆتۆنۆمی کوردستانی ناسیوە بە پێی یاسای ئۆتۆنۆمی کوردستان دەبوو زمانی کوردی زمانی فەرمی ئیدارە بێ لە ناوچەی ئۆتۆنۆمی کوردستان بەڵام لەبەر ئەوەی زۆربەی یا تەواوی بەرپرسە گەورەکانی ناوچەی ئۆتۆنۆمی کوردستان خەڵکی بەعسی بوون بەڕاستی لەگەڵ ئەوەشا بەعسیش هەر هەوڵی سەپاندنی کللتوری عەربی دەدا زمانی کوردی نەبوو بۆ زمانی ئیدارە کە نەبوو بۆ زمانی ئیدارە بەڕاستی زاراوەی ئیداری دروست نابێ کە حکوومەت بێهێز بێ پەرلەمانەکەش هەر بێهێز بێ اینجا بۆیە مەسەلەن لە باری یاسادانانەوە ئێمە پێشینێکمان نەبوو لە کوردستانە خۆ ئەگەرچی لە ڕووی فەرمیەوە دەوڵەتی عێراق ناوچەی کوردستانی ئەو بەشەی کە بە کوردستان ناسی بووی ترافی پێکرد بوو ئەنجومەنی یاسادانانی دانابوو ئەنجومەنی ڕاپەڕاندنی دانابوو بەڵام زیاتر دەسەڵاتەکە ئفلیج بوو بەڕاستی ئەوەی کە حکمی ناوچەی کوردستانیشی دەکرد هەر بەغدا خۆی بوو هەر حیزبی بەعس خۆی بوو بەڵام بەڕواڵەت دام و دەستگایەکی ئۆتۆنۆمی لە 92 کە حکوومەتی کوردستان دامەزرا دێتەوە بیرم سەرەتا زمانی ئیدارە زۆر سادە بوو زۆر بۆ ئێرانە بەرەی کوردستانی و حیزبە کوردستانیەکان و حکوومەت ئێران بڕیاریدا ئیدی زمانی ئیدارە بێتە کوردی اینجا تۆ ئەگە بچیتە ئەرشیفی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران سەیرەکەی نووسراوەکان ئەو کات تۆزێ بە کوردیەکی لاوازن تەبعی بە درێژایی 30 ساڵ زمانی کارژێڕی زۆر گەشەی کردووە هەزاران زاراوەی کارژێڕی لە زمانی کوردیا دروست بووە ئیستا زمانی کوردی زمانێکی زۆر ڕەوانە لە بواری ئیداریە بینە باری یاساییەکە تەبعی زۆربەی ئەو کەسانەی کە یاسا دەنووسنەوە یا دەبنە ئەندام پەرلەمان پاشخانی ڕۆشنبیریەکەیان عەرەبیە کە دێن یاسادا دەڕێژن بە عەرەبی بیرەکەنەوە بە کوردی دەنووسن سەیرێکی یاساکە زۆر خراپ دەردەچێت ئێمە لە سەردەمێکا من و جەنابی دکتۆر مستەفا زەنگەنە وەک وەرجێر لە پەرلەمان وەرگیراین تەبی یەک کێشەمان هەیە ینی ئێمە تا ئێستا لە کوردستان یاسادا ڕێژەرمان نییە واتە مشەرعمان نییە کە بێ بیر لە شتێ بکاتەوە بیکاتە قانون بە کوردی ئەمە نییە تۆ ئەڵەی قانونێکم بۆ دانێ ئەچێ قانونێکی وڵاتی یەمەن قانونێکی میسری قانونێکی لوبنانی قانونێکی پاکستان قانونێکی ئەڵمانی دێنێ دەقەکان نەخاتە بەردەمی خۆی گوڵبژێریی دەکاو ڕێکی دەخاو لە باتی ئەڵمانی ئەنووسێ کوردستان لە باتی ئەمەن ئەنووسێ هەرێمی کوردستان و بەڕێیەکە ئەمە قانون ئەبێت لە ڕوحی خۆتەوە یاسادا ڕێژەکە خۆی بە کوردیانە بیر بکاتەوە یاسادا بڕێژێ بۆیە سەیرەکەی زمانی یاسا بە کوردی زمانێکی زۆر شلاقە پتەون نییە بینە سەر زمانی عەرەبی کە سێبەری زمانی عەرەبی بەسەر زمانی قانونی کوردی ئازاڵە ئەلەوێشە عەرەب بەڕاستی زمانێکی زۆر وشک بەکاردێنێ زمانی عەرەبی 100 ساڵ پێش ئێستا ساعتی حوسری و ئەمانە کە داڕشتووە وەڵڵاهی عەرەبی شتێی ناگە زمانێکی زۆر وشکە یاسا معنای ئەوە نییە یاسا بەڵێ ئەبێ ورد بێ قابیلی تەویل نەبێ وەکو چۆن زمانی بیرکاری وردە یەک کۆ یەک دووە زمانی یاساش ئەبێ زۆر ورد بێ هیچ تەویلی تێدا نەبێ ئێستا دەستوری عێراق دەرچووە تەویلە کرێ مادەکانی
ئەم ئەڵێ ئەمە ئەوە دەگەیەنێ ئەم ئەڵێ ئەوە دەگەیەنێ ئەو کاتێک کە ئێمە ئیشمان لەوێ کرد بەڕاستی ویستمان کە تۆزێ هەم عەرەبیەکە بۆ خۆت بێ هەم کوردیەکەش بۆ خۆت بێ بەڵام بێگومان هەندێک جار پەرلەمانتارەکان لە زمانی ئێمە حاڵی نەدەبوون چونکە ئەو بە عەرەبی بیریە کردو من هاتووم بە کوردی بۆمدا ڕۆشتەوە ئیتر بەریەکەوتن دەبوو یەک پەرلەمانتار مامۆست دکتۆر دانا سعی سۆفی ڕۆژێکیان تەلەفۆنی بۆ کردم وتی ئەم وشەیە معنای چیە تەنیا پەرلەمانتارێکە کاتی خۆی من ئەو هەموو یاسایەمە وەرجێڕاوە لە عەرەبی بۆ کوردیە لە کوردی بە عەرەبی یەک پەرلەمانتار داوای کرد زاراوەکانی بۆ لێکدەمەوە ئەو بۆ وانە بێ ئەووا بێ وتم ئەووا بێ لەگەڵ ئەوەشە باش شتێک بڵین بەڕاستی زمانی کوردی زمانی ئەدەبیاتی کوردی زمانی ڕۆژنامەگەری کوردی پێش ڕاپەڕین زۆر لە دوای ڕاپەڕین بخۆترە زۆر لەداخەوە ئەو کات نووسەرەکان کەیان نووسی زمانی کوردی ڕەوان بوو بەڵام کوردیەکەی ئێستا لە ژێر زمانی تاسیری زمانی عەرەبیدایە ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی بەڵێ مامۆستا پێدا چوونەوەت بۆ نۆبەرجی کتێبی کاک مەسعود بارزانی کردووە بەڵێ پێم خۆش بوو بە کورتی باسی ناوڕۆکی و کتێبانەمان بۆ بکەی ئایا ناوڕۆکی کتێبەکە باز لە پێگە و خەباتی سەرۆکی هەرێم دەکات تەنیا قوربانوانە کرۆکی بابەتەکە تەبعی دەست پێشخەری سەرۆکایەتی هەرێم لەو کاتێک کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی کوردستان بوو حەزیان کرد تەواوی ئەو لێدوان و دیمانە ڕۆژنامەوانی و بەیان نامە و کۆنگرە ڕۆژنامەوانیانەی کە جەنابی کاک مەسعود کردوویەتی اینجا بە هەر زمانێ بێ بە کوردی بێ یا بە زمانەکانی تر لە چەند بەرگێکە چاپ بکرێ بێگومان بابەت وەختێ لە ڕۆژنامەیە بڵاوە بێتەوە ڕوتوشەکرێ ناونیشانی بۆ زیادەکرێت پێشێکی بۆ دایاندرێ کرۆکی دیمانەکە بزرە بێتە حەدێ لە خوێنەر کەسێکی دەویست جگە لەوەی هەندێک جار دیمانەکان لە زمانی ئینگلیزی لە زمانی عەرەبی لە زمانی فارسی و تورکی کرابوونە کوردی بە پەلەپەل کرابوون هەڵا لە وەرجێڕانە کرابوو سەرۆکایەتی هەرێم بە خۆشحاڵیەوە منیان ڕاستبات کە من بە تەواوی ئەو کتێبانەیە بچمەوە کوردیەکەیان بۆ خۆت بکەم زۆر سپاس بۆخوا کە من مەسەلەن لە بەجێگەیاندنی ئەو ئەرکەدا سەرکەوتوو بووم حەزەکەم ئاماژە بەوەش بکەم بەڕاستی ئەو کتێبە کە 5,000 دانەی لێ چاپکرا ڕۆڵی بینی لە ڕاستکردنەوەی ڕێنووسی کوردی چونکە ڕێنووسی کوردی بەڕاستی لە پاشاگەردانیەکی زۆر سەیرا دەژیە من زۆر جار لە ڕۆژنامە شتا ئیشم کردووە وتومە کاکە ئەمە هەڵەیە ئەم ڕێنووسە کاکە فلانە ڕۆژنامەواڵێ فلانە گۆڤارواڵێ بەڵێ ڕاستە فلانە ڕۆژنامە و گۆڤارواڵێ بەس ئەمە هەڵەیە ئەمە ڕاست نییە بەڵام قسەکەم نەیە خوارد وەختێ لە کتێبەکەیە جێگیر بوو ئێستا لە سایی ئەو کتێبەیانی نەبێتە ستایشکردنی کارەکەی من بەڕاستی ئەو کتێبە ڕۆڵێکی گەورەی بینی لە ڕاستکردنەوەی ڕێنووس و شێوە نووسینی کوردی حەزەکەم ئەوەش بڵێم ناوڕۆکەکەی تەبعی دیمانەکانی کاک مەسعودە وتارەکانی جەنابی کاک مەسعودە بەیان نامەکانیەتی لە ماوەی 12 ساڵە کە سەرۆکی هەرێمی کوردستان بووە چ لێدوانێکی داوە چ دیمانێکی ڕۆژنامەنووسی کردووە وەک سەرۆکی هەرێمی کوردستان هەمووی لەو نۆبەرگەدا کۆکراوەتەوە باسی بیرەوەری وانەی ناکات نه هیچ بیرەوەریی تێدانە تەنیا چالاکیەکانی دیمانەکانی و لێدوانەکانی لێرەشەوە حەزەکەم پەیامێ پێشکەش بە حکوومەتی کوردستان بە پەرلەمانی کوردستان کە ئێمە پێویستە مێژووی خۆمان بنووسین مێژووی کابینەکانی حکوومەتی کوردستان پێویستە بنووسێنەوە مێژووی خولەکانی پەرلەمانی کوردستان پێویستە بنووسێنەوە هەر خولە چێ ئەندام بۆ چی کراوە چی نەکراوە پێویستە ئێمە مێژووی خۆمان بنووسینەوە ئەگە خۆمان بینوسینەوە بە دروستی دەینوسینەوە ئەگەر نا ڕەنگە بەشێکی ئەو مێژووە بزر بێ بەشێکی ئەو مێژووە بشێوێ پاشان بۆ نمونە ئاڵای کوردستان تۆ ئەزانی لە نەوەتەکانە وەختی پەرلەمانی کوردستان ئاڵای کوردستانی وەک ئاڵای فەرمی باشووری کوردستان ناسی لە سەرۆکی پەرلەمانەوە بگرێتە تا ئاخر ئەندام پەرلەمان قەدەغە بوو ئاڵای کوردستان لە وێنەیە دەربچێ ئەگەر چی پەرلەمانیش بڕیاریدا بوو باشە گەنجێک ئەزانێکەی لەکەیە ئاڵای کوردستان ئەم ئاڵایی ئێستا کە ئاڵای باشووری کوردستانە و ئاڵای کوردستانە لەکەیە وەکو یاسایەک پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە مەسەن پێویستە ئەو شتانە بنووسێنەوە مێژوەکەمان بنووسێتەوە اینجا ئومێد دەکەم ئەو هەنگاوەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان نای بۆ بەڵگەدارکردنی چالاکیەکانی سەرۆکی هەرێم لە پەرلەمانی شا بکرێ لە ئەنجومەنی وەزیرانی شا بکرێ لە دام و دەستگاکانی کە شا بکرێ ئەمە خزمەت بە مێژووی خۆمان دەکا بەڕاستی وەک کەسێکی ڕەخنەگری سەرسەخت و سەرڕاست لە بواری شێوەکاری ساڵانێک کارت کردووە و
بەڕێوەبەری هوەریش بووی لە وەزارەتی ڕۆشنبیری ئێستا دنیای ڕخنە چۆن دەبینی مامۆستا ڕخنەگیری ڕاستەقینەمان هەیە لە بوارەکەی بنووسێت چکە هەست دەکەم بەڕێزت تۆزێ پاشەکشت کردووە لە ڕخنەگرتن وشتان لە شێوەکاری بە حقت پاشەکشەم نەکردووە تا ئێستا مەسەلەن من مانجی بەلای کەمە دوو تاری شێوەکاری لە گۆڤاری گوڵانە بڵاوەکەمەوە هەتا ئێستا من لە نووسینی ڕخنەی شێوەکاریە بەردەوام لە هشتا چوار یەکەم وتاری ڕخنەی نووسیوە تا دەگاتە ئێستا ڕەنگە 600 وتاری ڕخنەی شێوەکاریم هەبێ بە کوردی و بە عەرەبی بەڵام لە بیرمان نەچێ ڕخنەی شێوەکاری زەحمەتترین شێوەی ڕخنەیە لەسەر مۆسیقا لەسەر هوەری شار و لەسەر سینەما ئەو فیگەرانەی کە تۆ ئەتەوێ شرۆڤیانکەی ئاسانترە بەڵام ڕخنەگیری ڕخنەی شێوەکاری زەحمەترین شێوەکانی ڕخنەیە و منیشی نازانم ئەبێ بەڕاستی خوێنەران حکم بتگەن پێم وایە زۆرترین بابەتم کە لەسەر ڕخنەی شێوەکاری کەسێکە نووسیبێتی منم هەم بە کوردی هەم بە عەرەبی بەلای دوو کتێبم هەیە لەسەر ڕخنەی شێوەکاری جگەلەوەی کە ینی ڕەنگە بایی حوت کتێب من بابەتم هەبێ لەسەر هونەری شێوەکە هەر ئەم هەفتەیە بەشی یەکەمی مێژووی نیگارم لە گۆڤاری گوڵان دواژمارەی گوڵان ڕۆژی دووشەمەی ڕابردوو بڵاوەتەوە خوێنیمانەوە لەسەر جلی کوردی جوابزانم شتێک لەسەر جلی کوردی نووسیوە لەسەر جلی کوردی بایی نزیکەی نامیلکەی کتێبم نووسیوە بەڕاستی هەر بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز کورد دەوڵەمەندترین نەتەوەی سەرزەویە لە ڕووی جلوبەرگەوە دەوڵەمەندترین نەتەوەی سەر ڕووی گۆی زەویە لە ڕووی جلوبەرگەوە هەربا لەسەر ڕخنەگرەکە بمێنینەوە بۆ ڕخنەگرتن لە تابلۆی شێوەکاری چکە زۆر سەختە ڕخنەگرنی بەڕاستی لەسەر تابلۆیەک وایە مامۆستا چ بنەمایەکی معریفی بەکاردێنی ینی چۆن ڕخنەیەک دەگری لە تابلۆیەک بەڕێزت بە حقت تۆ بتەوێ ڕخنە بگری ئەبێ باگراوندێکی زۆر زۆرت هەبێ لە ڕنگ لە فیگەر لە هێڵ لە پانتایی لە کۆمەڵێشتا بۆ نمونە ڕەنجی سوور ئەلم تابلۆیە واتایە دەدا هەر هەمان ڕەنجی سوور لە تابلۆیشتر واتایەکی تر دەدا خوێندنەوەی تابلۆ تو پێویست بەوەیە پاشخانی هونەرمەندەکە بزانی خۆگە پاشخانیشی نەزانی ئەو لە هونەرەکەی گوتاری خۆی گەیاندووە مەسەلەن ممکن نییە هونەرمەندێکی کوردستان وەکو هونەرمەندێکی ژاپۆن نیگار بچێشێ چونکە بوو ژینگەی ئەو لەگەڵ ژینگەی ئەمە جیاوازە پاشخانی ژیان و شارستانی ئەم لەگەڵ پاشخانی شارستانی ئەم جیاوازە خەون و خولیاکانی ئەم لەگەڵەوە جیاوازە هەموو ئەو شتات لە ڕێی هەست و نەستەوە لە ڕووی باری دەروونەوە ڕنگدانەوەی هەبێرەوە تۆ ئەزانی ئەگەر هونەرمەند زۆر باری دەرمونی ئارام نەبێ ناتوانێت نیگار بچێشێ کێشای ئەشێوێ زمانێکی زۆر وردە تەنیا ئەوە موزیکە لە شێوەکاری تێپەڕێ ئەگەر نا هیچ زمانێکی تر بەقەدەر زمانی شێوەکاری ناسک نییە بەڵام موزیکین کار ناکرێ هونەری یەکەمە چونکە کار لە هەموو شتێ دەکات بەشێکە لە سوورشت ئەجا خوێندنەوەی تابلۆیەک پاشخانێکی زۆری دەوێ بەڕاستی هەندێک جاریش لە دنیای هونەرە چاواشەکاری دەکرێت ینی زۆر هونەرمەند هەیە بەڕاستی تابلۆ دروست ناکە شتێ دروستەکە بە ناوی تابلۆ بە خەڵکی دەفرۆشێ پیشانی خەڵکی دەدا بەڵام ئەمە هونەر نییە هونەر کۆمەڵێ توخمی تێدا هەیە یەک ئەبێ هونەرمەندی شێوەکار لە باری ئەکادیمی و لە باری ئەنەتۆمی زۆر بەتوانابێ من و تۆ ئێستا گفتوگۆ دەکەین هونەرمەندی شێوەکار ئەوەیە بێ بدانیشێ لە ماوەی چەند خولەکێکە هێڵکاریەکی من و تۆ بکە لە هەمان کاتە بتوانێت ڕنگ زۆر بە کارامەیی بەکاربێنێ لە هەمان کاتە بتوانێت زمانی شێوە تابلۆ بکاتە دەقێک کە من بیبینم بیخوێنمەوە ینی تۆ مۆنالیزا تەنیا پۆرترێتێکە بۆتە ئەفسانێک لە ئاستی هەموو دنیادا یەک پۆرترێتە هەزاران هەزار وتاری لەسەر دەلووسێ ئەمە سحری هونەرە ئەمە یە سەحری شێوەکاری و کە هونەرمەند پەیامەکە ئاگەێنێ من و تۆش ئەی خوێنینەوە مامۆستا پرسیارمان زۆر ماوە و بەدایان بەرنامێتر لەگەڵ تو دانیشین تێر نابین لە قسەکانت وە کەسایەتێکی جوان و نیشتیمان پەروەر و لە ڕێگەی پرسیارەکانمەوە زانیم کە چەند کورد پەروەری چکە هەموو پرسیارەکان بربەستی بۆ دروستەکەی متەفائیلی پیاوێکی جوانی وتمەگەر شتێکت مابێ لە کۆتایی بیڵێ ئەگەنا ئێمە کۆتایی بەرنامەکە دێنین کورد نەتەوەیەکی مەزنە کوردستان خاکێکی پیرۆزە ئێمە زمانی کوردی ملیۆنێک و 200,000 وشەی کوردیمان هەیە کە بەس لە کوردیدا هەیە دوو زمان لە جیهانە پێش زمانی کوردیەکەون
هەموو زمانەکانی ترەکەونە زمانی کوردی لە ڕووی دەوڵەمەندەوە کە تۆ ڕۆڵەی نەتەوێت چیوابی زۆر زۆر حەقەشان نازی بەخۆتەوەکەی کە تۆ مرۆڤێکی کوردی بەڵام نەک بە دەماژیری و ڕەگەزپەرستی نەخێر ئێمە تەبعمان وایە میلەتێکی خاچین نازانین پۆست لێدین ئێمە غرور نامانگرێ و میلەتێکی شین حەز بە معریفەین باوەڕت بێ یعنی تۆ بڕۆ من ڕۆژێ شوانێ هاتە ئێرە سایق بوو وتی کاکە من شوان بووم بەڵام لە هەکبەکەما دایمە کتێب هەبوو کتێب مەخوێندەوە ئەوە شوفێری تەکسی بوو برادری لە هەولێرەوە هاتبوو بۆ کتێبخانەی کارێز ڕایگرت بوو بەڕێکەوت وتی ئەچم بۆ کاری وتی وڵا دەوەرە وەرە وەڵام نیش مەراقمە دەمێکە بیستومە کتێبخانەی کارێز هەر هاتە ئێرە گەنجی هەرزەکار و سایق و شوفێر وتی پێشتر من شوان بووم بەڵام دای من لە هەکبەکەمە کتێب هەبووە ڕۆژنامەش نووسێکی میسری چی ئەڵێ وێنێکی گرتووە لە دەڤەری باڵەکایەتی ژنێکەم مانگا دۆشێ لەو لاوە سەحنێکی سەتەلایتە ئەڵێ مەحاڵە لە میسرا شتێکی وا ببینی ینی لە گوندێکی دوورە دەستی کوردستانە ئینسانی کورد بە دوای معریفەوەیە ڕێز لە وشە ڕێز لە کتێبەگرێ شت لەوە جوانترە هەیە تۆ بایەخ بە کللتور بدەیت بەڕاستی لە دەنگ و باس بێزەهار بووین دەبەسە دوو سیاستمەدار لە دوورەوە چقەچەقی دەکەن ڕێزم بۆ سیاستمەدارەکان هەمویان سەرسەرمان بەڵام پێی ناوێ ئەوە نەمی لە تۆ بە سیاستەوە مژۆڵکەی کاکە پێی ناوێ ئێوەکو کەناڵێکە بایەخ بە کللتورە دەن بایەخ بە هونەرە دەن خزمەتێکی زۆری میلەتەکەتانەکەن دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەن مامۆستا لە کۆتاییدا پێمە خۆش بوو کتێبە بە دیاری بدەین بەڕێزت لە هەموو پرۆگرامەکان کتێبی کەسایەتیەک دەدەین بە میوانەکەمان ئەوەژی مامۆستا شوانە ئەحمەدە دەستان خۆش بێ ینی ڕۆمانێکە چیژێک لە ڕەنجی ئاسمان تازە چاپی کردووە نازم ناو کتێبخانەکەت یانە پێم وایە نیمە دەستت خۆش بێ ینی ئەوە کەلەنی لە کتێبخانەکە پڕکاتەوە جوانترین دیاریش کتێبە بەڕاستی ینی هیچ دیارەک ناگاتە ئەوەی کە تۆ کتێبێ پێشکەش بە منکەی زۆر سپاسانەکەم خۆشحاڵ بووم بە هاتنتان سەرکەوتوو بن بەرنمەکەتان بەردەوام بێ ئەو کوڕەگەنجانەی کە لە پشت کامیرەوەن بەڕاستی لاگ بوون ماندوو بوون ڕەنگە بینەر نەیان بینێ هەر من و جەناب دەبینێ دەستخۆشی لەوانی شەکەین دەستیان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس مامۆستا ئەوەی مامۆستا شوانە ئەحمەدە زۆر سپاس سەرێکی زۆر چاکە دەستان خۆش بێ بینەرانی یازە خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەمان تا لاپەڕەیەکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ